عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارۆی حکوومەتی عێراق؟ عەبادی ئەوە لۆ ئیدعای انتخاب بەکاردێنی ئەو گەمارۆیە زیاتر دەوێ ببێتەوە سەرۆک وەزیرانی داهاتوو دەنجی ناڕەزایەکان خرکاتەوە، ئەوانی دژی کوردن بە تایبەتی دژی مالیچی، دژی سونەکان، دژی هەمووی سەودی خرکاتەوە. هەرچ بکرێتن ئێستا کورد هەرچ بکە، هەرچ ڕێکەوت نەچی بکە، مەتاڕیش بەتەواوی تەسمیل کاتەوە، نەفتەکەش تەسمیل کاتەوە. عەبادی هیچ شتێکی ناکە هەتا باش انتخابێ. پێم باشە هەموو هێزە سیاسیەکان لە کوردستان و هەموو پەرلەمانتارەکانمان لە بەغدا بایکۆتی سیاسی عێراق بکن و بکشێنەوە بۆ کوردستان و بایکۆتی هەڵبژاردنش بکەن لەم دۆخی ئێستا بە پێویستی دەزانم، چونکە بەغدا هیچ گرنگیەک نە بەڵبژاردنەدا و نە بە دەستورەدا. پێویستە هەمومان دەست بخەینە ناوی دەستی یەک بۆ چارەسەری بارودۆخی ئەم کوردستانە، تاکەی لە بەغدابین، تاکەی چاوەڕێ بڕیار و قەراری ئەوان بین. ئەمڕۆ ناسبەی، سبەی نادووزبەی، دووزبەی ناسێزبەی، تاکەی ئەمە یاریە چییە؟ سەبارەت بە کورد ئەوەی لە سەرشانی بوو ئەوەی لە دەستوردا هاتووە هەموو جێوەجێ کردووە لەگەڵ عێراق، بەڵام عێراق بە هیچ شێوەیەک ناوێت وەکو برەی دانیشتن لەگەڵ کورد بکا و بە هیچ شێوەیەک ناوێت ئەوەی لە دەستور هاتە جێبەجێ بکا، بەڵکو دەیەوێت کورد بە هەمان شێوەی پێشتر بکە پاشکۆی حکومڕانانی بەغدا.